ئەو کەسانەی سەرباز و سوپای کافران تۆقاندوونی سەربازانی خۆیان بیرچۆتەوە کە ئازاترن، ناشبینرێن، دەست ڕاستترن، بە ئیرادەی خوای پەروەردگار تیرەندازیەکە ئەکەن، جەنگەکەشیان بەرامبەر سوپای کافرانەوە لێیان تێک ناچێ، وەکو خوای گەورە فەرمێ وەلیللاهی جونود السەماواتی والئەرض وەکان الله عەلیمەن حەکیمە. سەربازانی ئاسمانەکان و زەوی هی خوای گەورەن، خوای گەورە بەدەسەڵاتە و خوای گەورە دانایە. ئەو کەسانە کە زۆری سامانی کافران چاوی لە حەنای حەقیقەتە خواییەکانە کوێر کردووە، بیریان چۆتەوە کە هەموو موڵکی ئاسمانەکان و زەوی هەرچی تایە هی خوای پەروەردگار. ولله خزائن السماوات والأرض ولكن المنافقين لا يفقهون. هەرچی گەنجینەی سامانی ئاسمانەکان و زەوی هەیە هی خوای گەورەن، بەڵام دووڕوەکان ئەقلیان بەمە ناشکێ. ئەوان پەی بەمە نابن کە معادەلەکە خوای پەروەردگار چۆنی سازاندووە. ئەو کەسانی کە قەڵاو قولە و چەک و شارەزایی دوژمن وەرەی ڕوخاندون لەم حەقیقەتە بێ ئاگا کەوتون. خوای گەورە فەرمێ وظنوا أنهم مانعتهم حصونهم من الله فأتاهم الله من حيث لم يحتسب وقذف في قلوبهم الرعب يخربون بيوتهم بأيديهم وأيدي المؤمنين فاعتبروا يا أولي الأبصار. دەربارەی جوولەکەکانی بەنو النەظیر فەرمێ کە ئەوان وایە نەزانی کە قەڵاو قولەکانیان لە بەرامبەر خوای گەورەی ئایان پارێزێ، بە بێئەدەبیەوە قەڵاکیان زۆر مەحکەم بۆیان و بەخوا خوش دەرەقەتمان نایە لێرە نەعوذ بالله. وایە نەزانی کە ڕێ لە خوای گەورە گرن تا نەیانگاتێ، بەڵام خوای گەورە لەو لایەوە بۆیان هات کە حسابیان بۆ نەکرد. ئیتر ترس و بیمی وا هاویشتە دڵیانەوە کە بەدەستی خۆیان و بەدەستی مسلمانەکان ماڵی خۆیان وێرانە کرد. دەخوای گەورە فەرمێ دەی خاوەن هزر و دیدی ڕوون، هۆشتان بێتەوە تێفکرن. ئەوانە ئەو بەڵێن و دەسەڵاتی خوای گەوریان لەبیر چۆتەوە یا فەرامۆشیان کردو. کەسێکی مسلمان ئەم حەقیقەتانە ببینێ ئەم چیرۆکە باسی بەنو النەظیر بخوێنێتەوە لە سوورەی حەشرا کە ئەوان لەو قەڵاو قول لە مەحکەمانەی خۆیان نابوون و تیرەنداز و چەکدار و هەمویان پێکەوە بوون و مسلمانان ڕۆیشتبوون گەمارۆیان دابوون. چێ تەسەوریە کرد؟ کەس مسلمانەکانیش تەسەوریان ناکرد هجوم بکەن بۆ دەرگای قەڵاکە. هەموو ئەوەندە مەحکەم گرتبوویان و تیرەندازەکانیشان لەسەرەوە وەستا بوون. بەڵام دواییش خوای پەروەردگار هەر بۆنەی کە 6 دار خوڕمان بڕدایەوە یا سووتێنران تەسلیم بەوە بوون. یەکسەر لە قەڵاکە بڕیاریاندا بەڵێ دەینە خوارەوە بە مەرجەکانیش قبوڵمانە، مەرجەکانیش ئەوە بوو کە چیتان پێ هەڵەگیرێ لەگەڵ خۆتانەی بن غەیری چەک. بە پەلەپەل دەرگا و پەنجەرەکانیان دەرەهێنا، ماڵەکانی خۆیانە ڕوخان، لەو لاوەش مسلمانان دیواری قەڵاکەیانە ڕوخان. ئەمەیە کە فەرمێ یخریبون بیوتهم بأیدیهم وأیدی المؤمنین. دوایە فەرمێ فاعتبروا یا ئولی الأبصار. ئێوە کە خاوەن زەینن، خاوەن هزرن، خاوەن فکرن، دەباشە هۆشتان بێتەوە تێفکرن. خوای گەورە فەرمێ وأنزل الذين ظاهروهم من أهل الكتاب من صياصيهم وقذف في قلوبهم الرعب فريقا تقتلون وتأسرون فريقا وأورثكم أرضهم وديارهم وأموالهم وأرضا لم تطئوها وكان الله على كل شيء قدير. أفرمي أو كسانشي الرسواكر كبشتيان قرتبون جولك كان كبشتي قريشيان قرتبون. خوای گەورە لێرە باسی جوولەکەکانەکە کە ئەهلی کتاب بوون، پشتیوانیان لە مشریکەکانە کرد. ئەنجا خوای گەورە باسەکە کە چۆن لە قەڵاو قولەکانیان بە ڕسوایی هێنانیە دەرەوە و ترسوبیمی هاویشتە دڵیانەوە. ئەنجا فەرمێ ئێوەش هەندێکتان لێ کوشتن و هەندێکیشتان لێ بەدیل گرتن. خوای گەورە خاک و سەروەت و سامانیانی خستە بەردەست ئێوە و خۆتان و دەسەڵاتتانی گەیاندە خاک و ناوچەیەک کە پێشتر پێتانی تێنە نابوو، نەتانتوانی بوو بیگەنێ و پێی بخەنە ناو. خوای گەورە بەسەر هەموو شتێکا بەتوانایە. ئێوە نەتانەتوانی بچنە قەسری مەلیکی ڕۆم، قەیسەری ڕۆم و کیسرای فارس، بەڵام خوای گەورە هەمووی خستە بەردەستان. ئەو کەسانی کە مخابراتی کافران تۆقاندوونی و فزەی لێ بڕیون، ئەوانە خوایان بیر چۆتەوە کە ئەفەرمێ والله محیط بالكافرين والله من ورائهم محيط وكان الله بما يعملون محيطا. ئەوانە فەرامۆشیان کردووە، ئەوانە بیریان چۆتەوە کە خوای گەورە کافرانی لە بەردەستای و لە هەموو لایەکەوە گەماڕۆی داون و
بەسەریانە زاڵە. خوای گەورە پێی بە هەموو شتێکە بە و ئاگای لێتی هەموو شتێک. والله بما يعملون محيط وكان الله بكل شيء عليما وكان الله بما يعملون محيطا. خوای گەورە پێی بە هەموو کار و کردەوەیەکیانە بە ئاگای لێیانە، چونکە زانیاری ئەو دەوری هەموو شتێکی داوە، هەموو شتێکی تر وجود و حرەکەت و سەکەناتی هەموو شتێکی تر وا لە بازنەی علمی خوای پەروەردگارە کە بازنەی علمی خوای گەورە بۆ شەرحکردن ئەڵێن ئەژنا خوای گەورە علمەکەی لە بازنەیان نییە، چونکە بازنە سنووری هەیە، بەڵام علمی خوای پەروەردگار بە خۆیەوەیەتی سنوور و ڕادە و بڕ و چۆنێتی و شێوازی نییە. خوای پەروەردگار خۆی ئەزانێت چۆن. عەبدولموتەلیب لەگەڵ کافربوونەکەشیە لە هەندێک لەم دەروون بە زیوانەی ئەم زەمانە زیاتر هێز و توانای خوای پەروەردگاریە ناسی، کە بە ئەبرەهەی ود من خاوەنی حوشترەکانم کە دەستان بەسەرا گرتوون، ئەمما کەعبە ئەوە خاوەنی خۆی هەیە و حتمەنەی پارێز. اینجا کە باڵندە کۆمەڵەکان تەیرەن ئەبابیل سوپاکیان تەفروت و ناکرد، شارەزاکەیان کە ڕێنیشان ئەدان ڕای کرد و ئەیوت ئەینە المەفەڕ والئیلاه الطالب والأشرم المغلوب وليس الغالب. ڕایان کردویانوت هەڵاتن بەرەو کوێ لە توانادایە کە خوا بەدواتەوەی و ئەدگرێ، ئەشرەمی شکستی بەسەر هاتووە و زاڵ نەبووە. خوای گەورە دەربارەی فرعون فەرمێ وفرعون ذي الأوتاد الذين طغوا في البلاد فأكثروا فيها الفساد فصب عليهم ربك سوط عذاب إن ربك لبالمرصاد. فرعونی خاوەن هێز و سەرباز کە حکم و دەسەڵاتەکەیان وەکو سنگی چادردا کوتابوو، کەستەمکاریان لە سنوور دەرچوو بوو، لە هەموو لایەکی وڵاتەوە دەستدرێژیانە کردە سەر خەڵکی و خراپەکاریان زۆر داهێنا بوو، تەشەنیان پێکرد بوو، تا خوای گەورە سەرنجامی ئەو هەموو کوفر و دەستدرێژی و خراپەکاریە پشکێک ئەشکەنجە و ژانی خۆی ڕشتە سەریان، ئاوە خوای پەروەردگار چاوی لە هەموو ڕەفتار و هەڵوێستێکە و هەمووی لای خۆی هێڵێتەوە تا سنوور دەرچوونیان نەگاتە ئەوەی کە ئیتر ڕادەیەکە، ئیتر شایانی ئەوە بوون کە بەرغەزەبی خوای پەروەردگار بکەون. فرعونی تاغوت لە پێناوی مانەوەی خۆی و کورسی دەسەڵاتیە چەندی لە زارۆکولاوی بەنو ئیسرائیلەکان کوشت، کەچی ئاخری فەوتا و هەمویان فەوتان و تەفروت و نابوون. هەر لە سەردەستی مناڵێکی بەنو ئیسرائیلەکانیش تەفروت و نابوون، کە خوای گەورە بەویست و قەدەری خۆی بردیە ناو کۆشکی ئەوە و لە ماڵی ئەوە گەورە بوو تا ببێتە خۆرکەی بوون و ڕزێنەری دەسەڵاتی کوفر و ئاوا ببێتە مای فەوتاندنی. ئەو هەموو دەسەڵات و زەبر و زەنگەی فرعون چ دادێکیدا؟ هیچ. ئەو هەموو حەزەرکردنەی چ سوودێکی بۆی هەبوو؟ هیچ. خوای گەورە لە ڕێسا بەڵگە نەویستە نەگۆڕەکانی ئەفەرمێ والله غالب على أمره ولكن أكثر الناس لا يعلمون. خوای گەورە بەسەر فەرمانی خۆیان زاڵە و توانای ڕەهایە لە جێبەجێکردنیە، بەڵام زۆر کەس درک بەمە ناکەن. بۆچی درکی پێ ناکەن؟ چونکە حەقیقەتە عەقائیدیەکانیان لا نەبووە بە بەڵگە نەویستی ژیان، بۆیە هەستی پێ ناکەن. ئێمە بۆیە وەکو دووڕوەکانمان لێ هاتووە لا یەفقەهون، پەی بە ڕێساکە نابین، بلامان نابێ بە بەڵگە نەویست. ئەجنا خوای پەروەردگار بە تەئکیدەوە ئەفەرمێ كتب الله لأغلبن أنا ورسلي إن الله قوي عزيز. خوای گەورە نووسیوێتی و بڕیاری کۆتایی بۆ دەرکردووە کە ئەفەرمێ بە تەئکید من و نێراوەکەم سەرەکەوین و زاڵە بین. خوای گەورە بەهێز و بەدەسەڵاتە.